لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 232 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەستی ڕەزامەندی خی گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل إن تخفوا ما في صدوركم أو تبدوه يعلمه الله ويعلم ما في السماوات وما في الأرض والله على كل شيء قدير. بەڕە خۆشەویستان، دیارە لە دوای ئەو ئاەتەی کە لەوانەیە ڕابردوو لە خزمەتی دابووین کە خوای گەورە دەفەرمی لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين، نابی کەسانێکی ئیماندار کەسانێکی کافر بکەنە دۆست و وەلی خۆیان لە غەیری ئیمانداران. ئیتر لە دوای ئەوەی کەوا باسی لەو بابەتە هەستیارە کرد، لە دوای ئەوە خوای گەورە فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم و هەروها هەموو ئەوانەی کە لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی پیرۆز دەخینەوە و ڕای دەگەینن، دەفەرمی بڵێ قل إن تخفوا ما في صدوركم أو تبدوه يعلمه الله، پێیان بڵێ ئەوەی کەوا لەناو سینگتان دەیشارنەوە یان ئاشکرای دەکەن خوای گەورە پێ ئاگادارە. ويعلم ما في السماوات وما في الأرض، ئەوە بە تایبەتی ئەوەی لە سینگتانە و هەروها ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویە بەگشتی خوای گەورە پێ ئاگادارە و هەروها خوای گەورە بەتوانە لەسەر هەموو شتێک. کەواتە مناسبەی ئەو ئاەتە لەگەڵ ئاەتکە پێشتر وەکو زانایان دەفەرمون ئەو کەسێک کەوا دۆستایەتی و وەلایی لە بۆ کەسانێکی بێباوەڕ هەیە خوای گەورە پێ ئاگادارە، حتا ئەوەی کەوا لە دڵ و دەروونەوەش مەیلی هەیە بەرامبەر بە کەسانێکی بێباوەڕ باش بزانێ خوای گەورە پێ ئاگادارە. کەواتە ئەوە مناسبەی و ئاەتە لەگەڵ ئاەت پێشتر و هەروها بەگشتیش مانای ئاەتەکە دیارە ئەگەر ئەوەی لە ناو سینگتانە چی لە ناو سینگدا دڵ لە ناو سینگدا دڵ لە ناو سینگدا و خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سوورەت الحەجدا دەفەرمی فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. القلوب التي في الصدور کەواتە دڵ لە ناو سینگدایە. لۆی خوای گەورە پێیان بڵێ ئەوەی لە ناو سینگتانە ئەگەر بیشارنەوە یان ئاشکرایی بکەن خوای گەورە پێ ئاگادارە. سوبحان الله. ئەوەی لە ناو سینگتانە دیارە ئینسان یان ئەوە تا قسەیەک دەکا یان کردەوەیەک دەکا، بەڵام پێش ئەوەی ئەو قسەیە بکە یان ئەو کردەوەی بکە شتێک لە ناو دڵیتی، کەواتە نیەتەکە لە ناو دڵیتی و یاخود ئەو شتانەی کەوا بە ئاشکرا دەکەین لە گفتار و لە کردار ئەوە شتێکە خوای گەورە پێ ئاگادارە و خەڵکیش ئەوەی لە دەوروبەرمانن پێ ئاگادار دەبن، بەڵام لەوەش گرنگتر ئەوەی کە لە ناو دڵمانە خوای گەورە پێ ئاگادارە. سبحان الله. ئیتر خوای گەورە عالم الغەیب وەشەهادەیە. لۆیە زانایان دەفەرمون لۆیە پێویستە ئاگادار بین کە خوای گەورە لێرە و لە جێگای کە باس لەو حەقەتەی دەکە الله سبحانه وتعالى ئاگادارە بەوەی لە ناو دڵتانە ئەوجا ئاشکرای بکەن یان بیشارنە. قل إن تخفوا ما في صدوركم أو تبدوه، چکە جاری وا ئینسان ئەو شتێک کە لە ناو دڵیتی ئاشکرای دەکا بە تایبەتی لەو کەسانێکی نزیکی خۆی، بەڵام جاری واشەیە ئەو شتێک کە ناو دڵیتی هەر دەیشاریتەوە لۆ هیچ کەسێک باسی ناکە. خوای گەورە دەفەرمی ئەوەی کەوا دەشی شارنەوە لەگەڵ ئەوەی کەوا بە دیار دەخن هەر هەمووی خوا پێ ئاگادارە سوبحانەهو وتەعالا. کەواتە وەستان لە خزمەت ئەو ئاەتانە، بیرکردنەوە لە خزمەت ئەو ئاەتانەیە کەوا بەڕاستی لە خوا ترسان دروست دەکا کە ئەسڵ وایە ئێمەی موسڵمان لە خوای بترسین، شەرم لە خوا بکەین. خوا سوبحانەهو وتەعالا ئاگادارە نەک هەر بە کردەوە کارمان بەو نیەتانەی کە ناو دڵیشمانە، بەو خەیاڵاتانەی بەناو دڵماندا دێ، کەواتە ئاگادار بین. وەکو زانایان دەفەرمون ئاگادار بین، هەوڵ بدەین هەموو دەمێک ئەو دڵەمان پڕبی لە شتی چاک، چونکە خوا پێ ئاگادارە. خوا پێ ئاگادارە ئەگەر خەیاڵی خراپ بە مێشکتدا دێ، خوا پێ ئاگادارە کاتێکەوە
لە ناو دڵ و دەروونەوە بیر لە شتێک دەکەیەوە کەوا شەرم دەکەی لە بۆ خەڵکی باسی بکەیت چ جای ئەوەی کەوا لە پێش خوا باسی بکەیت سوبحانەهو وتەعالە دەی خوا پێ ئاگادارە خوا پێ ئاگادارە کەواتە بەڕاستی ئەوە تەقوا لە ناو دڵ و دەروون دروست دەکاتن ئەو ئاەتانە و هاوشێوەی ئەو ئاەتانەیە کە هەست بە ڕەقابەتی خوای گەورە دەکەی لەسەرت هەست بە عیلمی خوای گەورە دەکەی سوبحانەهو وتەعالە شەرم داددەگری دەی شەرم داددەگری لەوەی کەوا شتێکی خراپ بە خەیاڵت دابێ بە تایبەتی لە ناو دڵتان وە بەگشتیش وەیەعلەم ما فی السەماوات وما فی الأرض و ئەوەی لە ئاسمانەکانە مای مەوسوولە لێردا لە بۆ تەعمیمە ئەوەی لە ئاسمانەکانە لە زیندەوەر و لە گیانلەبەر و لە بێگیانەکان خوای گەورە هەمووی پێ ئاگادارە ئەوەی لە ئاسمانەکان و ئەوەی لە زەویدایە ئەوەی لە ئاسمانەکان و ئەوەی لە زەویدا خوای گەورە هەمووی پێ ئاگادارە کەواتە بیرکردنەوە لەو حەقەتە و لەو سیفەتەی خوای گەورە بەڕاستی هەم ڕەهبەت دروست دەکە هەم ڕەغبەت دروست دەکە ڕەهبەت دروست دەکە پێویستە لێی بترسەی گوناه و تاوان ئەنجام نەدەیت کە خوا پێ ئاگادارە ئەگەر کەسیش نەزان خۆ خوا پێ دەزانی و هەروەها ڕەغبەتت تێدا دروست دەکە کار و کردەوەی چاک بکە ئەگەر بنیەتیش بی چونکە ئەگەر کەسیش پێ نەزانی خوا پێ دەزانی هیچ شتێک لای خوای گەورە بزر و شاراوە نییە کەس پێ نەزانی ئەسڵیش وایە حەریص بی لەسەر کردەوە چاکان کە کەس پێ نەزانی مەگەر ئەوەی کە پێویست بکا بزانن ئەگەر نا هەتا بکرێ کردەوەی چاچی خۆت بیشارەوە بە تایبەتی ئەو تاعەت و عیبادات کە لە نێوان خۆت و خوای سوبحانەهو وتەعالە ئیتر ڕەهبەت و ڕەغبەت دروست دەکا ئەو ئاتە و یاخود بیرکردنەوە لەو حەقەتە والله على كل شيء قدير والله سبحانه وتعالى سەر هەموو شتێک بەتوانایە هیچ شتێک نییە لە دەسەڵاتی خوای گەورە بە دەربی ئەبەدەن على كل شيء بەبێ ئیستثناء یعنی هیچ شتێک نییە بە خەیاڵت دادێ و بە خەیاڵیشت دانایە لە دەسەڵاتی خوای گەورە بە دەربی خوای گەورە لەسەر هەموو شتێک بەتوانایە دەی ئەو خوای کە لەسەر هەموو شتێک بەتوانایە سزا بدا و بەتوانایە پاداشتیش بداتەوە و ئەو خوای کە لەسەر هەموو شتێک بەتوانە هەر ئەو هەندێ ئەو زاتەی هەندێ پشتی پێ ببەستی بیپەرستی هەموو دوعا و پارانەوەت هەر لەو بی سوبحانەهو وتەعالە لێرەدا خوای گەورە لێرە و لە چەندین جێگایت کە باس لە عیلم و لە قودرەتی خۆی دەکا عیلمی بە هەموو شتێک هەیە توانای بەسەر هەموو شتێکیشدا هەیە زۆر کەس هەیە ئەوجە لە مەقامی مەسئولیەتە یاخود هەر کەسێکی دیکە لەوانەیە عیلمی بە هەندێک شت نییە توانای هەیە ئەگەر عیلمی بە هەندێک شت هەبی و بە هەندێک کار و کردەوە کە دەکرێ لەوانەیە توانای هەیە مەنعی دەکە بەڵام عیلمی بە هەندێک شت نییە لێ کە نازانی چ مەنع بکە هەندێک کەسیش هەیە عیلمی بە هەندە شت و جەریمە و تاوان هەیە کە دەکرێ عیلمی پێ هەیە بەڵام توانای نییە تەغییر بکە توانای نییە گۆڕانکاری بکە توانای نییە ئەو تاوانبارانە لە ئاستێک ڕابگری بەڵام الله سبحانەهو وتەعالە هەم عیلمی پێ هەیە هەم تواناشی هەیە عیلمی بە هەموو ئەو جەریمانە هەیە کە دەکرێ و تواناشی هەیە بەڵام کاری خوای گەورە سبحانەهو وتەعالە لە کاتی خۆیتی إن الله لا يعجل بعجلة أحدكم خوای گەورە سبحانەهو وتەعالە پەلە ناکە بە پەلەکردنی هەر یەک لەنگۆ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حجەت الوداع وا دەفەرمی کەواتە خوای گەورە عیلمی بە هەموو شتێک هەیە کە دەکرێ و هەروە تواناشی هەیە إنا من المجرمين منتقمون خوای گەورە دەفەرمێ ئێمە ئینتقام لە کەسانیش مەجرم وەردەگرینەوە بەڵام کەی وەریدەگریتەوە لە چ کاتێکدا لەو کاتێک کەوا بەخۆی دەیەوێ سبحانەهو وتەعالە ئەو خوای کەوا الحەکیمە هەموو شتێک لە کاتی خۆی لە جێگای خۆی دەیکا پاشان دەفەرمی یەومە تەجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه والله رؤوف بالعباد خوای گەورە لە ئاەت پێشترێ باسی عیلم و قودرەتی خۆی کرد جا لێرەدا کاتێکەوە خوای گەورە لە دنیادا هەموو تاوانبارێک بە سزای خۆی ناگەینی و هەموو
کەسێک کەوا چاکەکارە شەر نییە هەموو پاداشتی لە دنیا وەربگریتەوە. دنیا دارالعەمەلە، قیامەت دارالجەزایە، یەکسەر ڕەبتی دەکاتەوە بە قیامەت. ئەو عیلمەی کە خوا هەیتی بۆی کە ناو دڵ و دەروونەکانە ڕۆژە قیامەت حیسابمان لەگەڵ دەکا، حیساب لەگەڵ بەندەکانی دەکا. لە ڕۆژێکدا یەومە ئەو ڕۆژێکەوە ڕۆژە قیامەت تەجد كل نفس ما عملت من خير محضرة. لەو ڕۆژەدا دەبینی هەموو کەسێک ئەو کار و کردەوە چاکەی کە کردیتی لە ڕۆژی قیامەت دەبینی ئامادەیە کار و کردەوەکە. وما عملت من سوء، و هەموو کار و کردەوەیەکی کەوا خراپەیە کردیتی ئەویش ئامادەیە. تود لو أن بينها وبينه أمدا بعيدا. پڕ بە دڵ پێی خۆشە لە بینی ئەو لە بینی کردەوە خراپەکانی ئەمەدەم بەعیدا. لێردا بە معنای ئەمەد بە معنای مەسافەدە، مەسافەیەکی دوور لە نێوان ئەو لە نێوان کردەوە خراپەکانی هەبی. پڕ بە دڵ پێی خۆشە لە نێوان ئەو لە نێوان کردەوە خراپەکانی کە ڕۆژی قیامەت هاتیە و مەوجودە، پێی خۆشە لە نێوان ئەو لە نێوان کردەوە خراپەکانی ئەمەدێکی بەعید هەبی، دوور بی، بُعد المەشرقەین. ويحذركم الله نفسه. يتر الله سبحانه وتعالى تحذير ما دكا دمان ترسيني لنفسي خوي، والله رؤوف بالعباد. يتر الله سبحانه وتعالى رؤوف بمعنى أرق الرحمة ده كواتا خواهي يقول زهر برحمة وزهر ببزي ببندكاني. زالير ذات مشاهدك يوم تجد كل نفس ما عمل من خير محضرة. لو رجي تصوري بك همو كسيك چی کردیە لە خێر لە ڕۆژی قیامەت ئامادەیە. فمن يعمل مثقال ذرة خيرا يره. ئەگەر بەقەدەر یەک زەڕەش بی دەیبینیەوە لەوێندرێ. جا وەکو زانان دەفەرمون کو دەیبینیەوە؟ هەر کار و کردەوەک دەکرێتە جسمێک لەبەرەوەی وەزن دەکرێت، خوای گەورە بەتوانایە وای لێ بکە. خوای گەورە تەسویرەکەمان لێ دەداتەوە، خوای گەورە بەتوانایە لێ بداتەوە. ئیتر هەموو شتەکان یعنی بلا تشبیه لە دنیا کەسێکەوە کار و کردەوەیەک بکاتن پاشان ئەو کەسە لەسەر ئەو کار و کردەوەی دەستگیر بکرێ ئینکاری بکە، بەڵام کاتێکەوە تەسویرەکەی لۆ لێ بدە و ناتوان ئینکاری بکە. فەرموو ئەوە بە خۆتی یانە. ئیتر وەلله المەثل الأعلى. ئەگەر بەشەر ئەو توانایە هەبی تەسویری بەشەر و حرکات و سەکەناتی بەشەر بکە، تەسویر و تەسجیلی سەوتی بکە، دەبی خوای گەورە ستوانە و دەسەڵاتێکی هەبی. بە چ شێوەیەک دەیهینێ ئەو کردەوەیە؟ بەس خوا دەزانی سبحانه وتعالى. ئیتر ئەو کار و کردوانێک کە کردی هەمووی حازرە. ئیتر طبعا دڵی خۆش دەبی بە کردەوە چاکەن، بەڵام بەرامبەر بە خراپەکانی تەوەد واتە پڕ بە دڵ پێی خۆشە دوور بی، یعنی مەسافەیەش هەندە دوور هەبی لە نێوان ئەو لە نێوان کردەوە خراپەکانی. وەرە ئینسان لە دنیاش کردەوەیەکی خراپی کە کردی و لێی پەشیمانە پێی خۆش هەر بە بیری نێت و کە بیر دێتەوە یەکسەر هەموو وەزعی تێک دەچی. سزای ئەوەی بین لە پێش چاود لێی بدەنەوە فەرموو ئەوە کردەوە خراپەکەتە. دوای ئینسان ئەگەر پەشیمان بیتەوە زۆر مهمە. ئینسان کە پەشیمان بیتەوە تەوبە بکاتن لەبەرەوەی ئەتەوبە تەجوب ما قبلها. ڕاست تەوبە دەیسڕیتەوە. وەکو زانان دەفەرمون کردەوەی چاکان ئامادە، بەڵام کردەوە خراپەکان بەنسبەت کەسانێکی کافر کە مستەر بوون لەسەر کوفری خۆیان کردەوە خراپەکانیان دەهێنرێتەوە لە بۆیان ئاماد دەکرێت. بەڵام ئینسانی ئیماندار بە فەزلی خوای گەورە سوبحانه وتعالى لە خۆی نزیکی دەکاتەوە. وەکو لە حەدیث صحیحدا هاتێ ئیعترافی پێ دەکا بە گوناهەکانی فلانە گوناه لە فلانە ڕۆژ کردێ، بەڵێ یا ڕەبی وایە کردیتم، ئیعتراف دەکا. پاشان ئەوجا دەفەرمی لە دنیادا سترم کردی، لە قیامەتش لێت خۆش دەبم. خوای گەورە لەوانمان بژمێری ئینشاءالله. کەواتە بەڵام ئەو کەسێکەوە خراپەکانی ئامادەیە پڕ بە دڵ پێی خۆش لە بینی ئەو لە نێوان خراپەکانی مەسافەتی زۆر دوور هەبی، وەکو لە سورەتی ئەزوخ دەفەرمێ بُعد المەشرقەین، لەگەڵ کەسی خراپ ئەوەی کەوا قەرینی بۆ لەگەڵ شەیتانەکەی پێی خۆشە. بُعد المەشرقەین بینی مەشرق و مەغریب لێک دوور بن لە ڕۆژی قیامەتی. هەرچەندە لە دنیا قەرین بووینە، لەگەڵ یەک بەسترا بوونەوە، هاودەمی یەکتر بوون، ئیتر لەگەڵ کردەوە خراپەکانش پێی خۆش هەندە لە یەک دوور بی. سبحان الله نەیبینیتەوە. جا خوای گەورە ويحذركم الله نفسه. الله سبحانه وتعالى نفسي خوي دەتان ترسێنی. لە دوای ئەوی کە دەفەرمی والله رؤوف بالعباد. خوای گەورە بەرامبەر بە بەندەکانی خۆی رؤوفە، زۆر بەڕەحمە سبحانه وتعالى. کەواتە لە ڕوانگەی ڕەحمەتیتی خوای گەورە سبحانه وتعالى بەندەکانی ئاگادار دەکاتەوە لە خۆی، ئاگادار دەکاتەوە لە عەزابی خۆی، ئاگادار دەکاتەوە لە سزا و تۆڵە و دەسەڵاتی خۆی. والله رؤوف بالعباد. ئیتر بەو شێوێ لەو ئاەتە خوای گەورە سبحانه وتعالى خوای گەورە
مەشهەدەش ڕۆژی قیامەتمان لە بۆ باڵێن نیشان دەدا دەمان ترسێنی لەو ڕۆژە کە بە یەقینەوە لە پێش چاوی لە پێشی هەمووانێکەوە دێ ڕەحمەتەن بینە تاوەکو خۆمان لێ ئامادە بکەین لەو ڕۆژەدا لەو کەسانە بین کەوا کردەوە چاکەکانمان ئامادەبی کردەوەی خراپ نەکەین یاخود ئەوەی کردی تیشمان لێی پەشیمان بین تاوەکو لەوێندەری خوای گەورە بە فەزڵ و ڕەحمەت خۆی سترمان بکەو لێمان خۆش بی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.